لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن فڕۆکە جەنگیەکانەوە 120 تۆن چەک و تەقەمەنی و پێداویستی سەربازی گەێنرایە دە شەڕوانانی یەپەگا لە شاری حەسەکە کە لەلایەن ئەمریکا و بە هۆڵێکی زۆری هێزەکانی دژە تیرۆردابین کرابوون. نوێنەرانی پارتە کوردەکانی ڕۆژاوا چوونی ئەم چەک و تەقەمەنیانە بە هاوکارێکی گەورەی هێزەکانی ڕۆژاوای کوردستان دەزانن بۆ ڕوبەڕبوونەوەی تیرۆسانی داعش. ئەندامێکی سەرکردایەتی حیزبی دیموکراتی سووریش ڕۆڵی یەکێتی و دژە تیرۆری بەرزنرخان کە هەر لە سەرەتای شۆڕشی ڕۆژاواوە لە هەموو بوارەکاندا پاڵپشت و پشتیوان بوون. طبعا زۆر گرنگ و مهم بوو بۆ ڕۆژئاوای کوردستان ئەو چەک چونکو بڕاستیژی پێویستیان پێبوو ینی لێ حەز دەکەم بێژمش بۆ هەلویستی یەکەتی نیشتیمانی ئەڤنە ینی یەکتی نیشتیمانی هەر بەردەوام پاڵپشت بووش بۆ نەبەس بۆ ڕۆژئاوای کوردستان ینی هەر بۆ پەرچەکانی دژی کوردستان یەکتی نیشتیمانی بەتایبەت بۆ یارمەتی چەک ینی حەز دەکەم بڵێم لێرە توازم سپاسێکی زۆر گەرم بۆ جەنابی بەڕێز کاک لاهۆری شێخجەنگی بکن بەری ئەم 120 تۆنە بەری ماوەیەکی وەک خۆتانژی ئاگادار بوون زۆر کۆبانی ئەو کات پێویستی بچەک بوو هەر یارمەتی بوو ئەف تقریبەن ئەف 2 ساڵژی وە خۆمانژی ئاگادارن هەوڵێکی زۆر جەنابی کاک لاهۆری شێخجەنگی دەکرد بۆ توانێت بتەئمینی ئەم چەکە و ئەو تەقەمەنی بکەن بۆ ڕۆژئاوای کوردستان. هاوکاریکردنی ڕۆژاوای کوردستان لەلایەن هاوپەیمانان و وڵاتانی ترەوە لایەنە سیاسیەکانی ڕۆژاوا بۆ ڕۆڵی شەڕوانانی دەگەڕنەوە کە چۆن توانیویانە ڕوبەڕووی تیرۆریستان ببنەوە بۆ جیهانیان سەلمان تەنها کورد هێڵی پێشەوە لە بەری هەموو جیهان جەنگی داعش دەکات. ئەم هەنگاوەکی مێژووی بوو لە حەقیقەت ئەمە تەنیا لەسەر ئاستی عسکەری ناوەستە ئەمە لەسەر ئاستی سیاسی و استراتیژیش پێگە و قورسایەتی کورد بەهێزەکە یعنی کورد ئێستا نەتەنیا لە ڕۆژاوا و لە سووریا لە ناوچەکە بەگشتی ڕۆژاوای کوردستان ئێستا کلیلی چارەسەری مەسەلەی کورد لە هەر چوار پارچەکەش ئێستا ڕۆژئاوای کوردستان بە بەرخەدانی خۆی بە یەکینەکانی پاراستنی خۆی بە ئەزمموی حکومرانی خۆبەرێوبردننی دیموکراسی لە کانتۆنەکان بووە ڕقەمی سەرەکی فاکتەری یەکەم لە معادلاتی حەل و حەرب چارەسەری و شەرش ئەمەش یعنی نیشانەی کە کورد ئێستا بگرە لە شەری دژی تیرۆنیە و دەوڵەتی لە باشوور و ڕۆژئاواش بە بەشداری گەریلاش پێشمەرگە یەپەگە یەپەژە یەکەمین هێز لەسەر ئاستی جیهان لە شەری دژی تیرۆری نێودەوڵەتی لە شەری دژی تیرۆر کورد هێزی یەکەمە. چەک و تەقەمەنی بۆ درێژەدان بە شۆڕش و بەرخودان و ڕوبەڕبوونەوەی تیرۆریستان لە پێداویستیە سەرەکیەکانە لە ڕۆژاوای کوردستانی شەڕوانان بە پانتایەکی فراوان جەنگێکی قورسی لەگەڵ داعش هەیە و پێویستی بە هاوکاری و پشتیوانی هەموو هێز و لایەنە سیاسی کوردەکانیش و وڵاتانی جیهان هەیە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.